بەناوی خوای گەورە زۆر سوپاس بۆ نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی کەم دەرفەتەی بێمە بەخشی بە ئەنجامدانی ئەم جۆرە نەشتەرگەریە کە نەخۆشێکمان هەیە تووشی دەوالەی قاچی بووە. نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئەم ئامێری لەیزۆترۆنیکسەی دابین کردووە بۆ سەرجەم جۆرەکانی لەیزەر بە تایبەتی لە ئێستادا کە ئێمە لەیزەری دەوالەی قاچ بۆ دەکەین هەروەکو دیارە ئێمە لە ڕاستیدا ئەم جۆرە نەشتەرگەریانە لەژێر ئامێری سۆنەر کە ئامێرێکی زۆر پێشکەوتووە هەروەکو لە ڤیدیۆکەدا دیارە دەبینین ئامێرەکە بە تابلێتێکەوە بەستراوە دەتوانین لە ڕێگەیەوە زۆر بە ئاسانی بەبێ هیچ کردنەوەیەک و برینێک کە نەخۆشەکە تووشی ببێت و لە هەمان کاتیشدا دوای نەشتەرگەریەکە نەخۆشەکە دوای دەتوانێت بچێتەوە سەر کاری خۆی و هیچ گرفتێکی نابێت. زۆر سوپاس بۆ بەڕێز کاک دکتۆر دلێر کە ئەم پرۆژەی بۆ هەموو هاونیشتیمانیەک پێشنیار کردووە و زۆر سوپاس بۆ کاک دکتۆر عومەر کە هەموو ئامێرانەی بۆ ئێمە دابین کردووە. سوپاس بۆ تیمی نەشتەرگەری و تیمی بێوەشکاری و پەرستاران کە هاوکارن لە ئەنجامدانی ئەم جۆرە نەشتەرگەریە بە هیوای لەشساغی تەندروستی هەموو لایەک. زۆر سوپاس.